بەهۆی سەلامەتی خۆراک و تا چەند گرنگی درراوە بە پاکڕاگرتن زۆر باششۆنەوەی سەوز و میوەکان بۆی کە هەموو ڤایرۆس و میکرۆبێکی لێ بەدور بکەی و ڕێگە تەندروستەکان کامانە؟ بەڵێ طبعا سەوزە و میوە طبعا کە تۆ باسی شۆردنەوەیانەکەیت ڕێگە تەندروستەکەی کە لە هەموو کەسێک بێ پەیڕێوی بکات چەند مەرحەلەیەکە چەند ستێپێکە. یەک لەوانە تۆ ئەگەر باسی سەوزە بکەین طبعا پێشەوەی باسی ڕێگاکان بکەین ئەبێ ئاگاداری ئەو بین جگە لە نەخۆشی کرمی جگەر چەندەها نەخۆشی ترمانەیە بۆی سەوزەوە لە وەرزی بەهارا دروستە بێ. بۆچی لە وەرزی بەهارا؟ لەبەرەوەی میکرۆب عادەتەن حەزی لە چییە؟ حەزی لە کەشێکی تەڕ و شێدار و پلەی گەرمی مامناوەند هەیە، لەبەرەوەی لە بەهارە نەخۆشەکان زیاکە. طبعا ئەم ڕێگانی کە بۆ شۆردنەوەی سەوزە و بابەتەکانی بەکارهێنرێت گرنگترین ستێپ یان مەرحەلە ئەوەیە تۆ ئەم سەوزەیە کە ئیهێنیت لە ئاوێکا دای بنیت، لە ئاوێکی دای بنیت بۆ ماوەیەک. بۆچی؟ ئەگەر خۆڵ و ئەو بابەتانی پێوێ بۆی بتوێتەوە و لێبێتەوە. پاش ئەوە یەکی ئەەکەی ئاوێ ئەخێتە بەر ئاوێکی ڕۆشتوو، ئەبێ ئاوێکی ڕۆشتووە. بۆچی؟ ئمە بەسمان لە چێم ئاوە ڕۆشتووە بۆ ئەگەر چیلکەیەک یان خۆڵێک یان هەر بابەتێک لەوانی پێوە بە ئاوەکە بڕات. ئێمە بەداخەوە لای خۆمان کە باسی سەوزە شۆردنەوەکە یەکسەر چێکا سەوزەکە کە پاشەوەی ئەیکاتەوە ئەیخاتە ناو ئاوێکەوە خوێتی ئاویا سرکە بەبێ ئەوی بخاتە بەر ئاوێکی ڕۆشتوو. تەمەتمان ستێپی دووەمەوە بخێتە بەر ئاوێکی ڕۆشتوو کە ئاوە ڕۆشتەکە چەند جارێک ئەو ئاوەیمان ڕۆشت و شۆردمانەوە گەڵاکان پاکە بێتەوە. تەمەن کە گەڵاکان پاک بۆ بە چاو پاک بێتەوە، بەڵام ئێمە ئەگەر سەیری گەڵا بکەین میکرۆبی پێوە، بەڵام ئێمە نایبینین بەڕاستەکەی. ئەمە لە مەرحەلەیە چێکین دوایەوەین سەوزەکە مادەیەکی بۆ بەکارهێنین بۆ لە ناوبردننی ئەو میکرۆبە. تاوان کەڵێن میکرۆب یان ڤایرەسە یان بەکتریایە یان مشەخۆرێکە یان هێلکەی کرمێکە یان سستەکەیەتی بەڕاستەکەی.